تا دێت ئەرچی خاوەن مەڕ و ماڵات و ئاژەڵداران زیاتر دەبێت. بەشێکیان بەهۆی زیان پێگەیشتنیان دەستبەرداری کارەکانیان دەبن، ڕانە مەڕەکانیان دەفرۆشن. ئەو هەموو مالیاتەی دەرەوە دەینن بێرە بەست لەسەر کوردستانی مەمە 2 سارە لەناو ئەو قەریانە هیچکە ساریەی داینە فەردەی کایەک تاوانە بە 10,000 دیناری بکڕی بەو جستانی بە 10,000 بۆ ئێستا کە هاوینە بە 5,000 فەردەی کایە چی تێدا بەشی جەمە خواردنی مانگایکی تێدا نییە. ئەو جاگەر حکومت بەهانای ئەو خەرکە هەژارەی وەنێ ئەمە تەدمیر بووینە بەڕاستی کەسابەتمان پێ ناکرێت. کاریگەریەکانی وشکە ساڵی و بەرزبوونەوەی نرخی ئالیک و پێداویستەکانی ئاژەڵداری لەلایەکتریش هاوردەکردنی ڕێژەیەکی زۆری ئاژەڵی بیانی نرخی ئاژەڵی ناوەخۆی دابەزاندووە. مەسەفەکە گران بوو ماراتیشی قەرە و حالەمێ پێچان ئابیدا بەستی و قەرە و بکە گران ڕاوەستی حالەمەکەش لە گوندا ئێستا برێن لە وەرنیە ها تەماشەکە ئەو سیایی هیچ نێ مارات بخوا حالم هەموو ئەفرۆشی ماراتی لاوازیش ئەگەدانە بەستێ گۆشتی ناگری ئەوە زۆر تاسیری کردە لە بازاری لە مەدانی لە هەموو شتێکی بێدا چوونێک هەبیتن بووی ملات فاقیرە ملات بێدا ساڵاتە ئینکانیان ئەوە عید عرفات هەرە بۆ زۆر ئەوڵەمە نەشێت تشت بکەڕیتن ئەزی خوب بێژە مەسەلا ئەوروکە هەرە بۆ زۆرە ئیکە نەشێت مەسەلا نەشێت 4 کیلو گوشت بکەری نەشێت خۆ پازێکی بۆ قوربانی بکەریتن بە جیاوازی ملەتی خوشنینە کەسابەت چنینە نە ڕەزە نە پازە چشونیە نە تجارەتە ئەگە معاژەیەتت بینە بەجا دەوێت چه هەبیت برا ئەوڕۆ هەمە تشت چی ئەسەر خودێ دو تانەکێت ڕوونە کردین خودەوەکی لێ تانەکە ڕوونە 6,000 ڕۆژانە زیاتر لە 15 تەن گۆشت لە کوشتارگەی سۆران ڕەوانەی بازاڕەکانی سۆران دەکرێت لە مانگی ڕابردوو زیاتر لە 425 تەن گۆشت لەو کوشتارگەیە لەلایەن تیمی ڤێتێنەری پشکنینی بۆ کراوە و ڕادستی گۆشت فرۆشان کراوە. ئێمە وەکو یارەدەری پزیشکی بە ڤێتەرنەری سۆران ڕۆژانە پێشەوەی حیوانەکان سەر ببڕێن یەکەم مەرحەلەی ئەوەی حیوانەکان بە زیندی وەرەگرین لە حسارەکان لە سعات چاری ڕۆژی پێشتر کە بە زیندی وەرگیران لە سعات 12 شەو دەست بە کوشتاریەکەین حتا وەکو کوشتەر تەواو بین سعات 9 سعات 10 هەتا تەواو بە تەقدیری مانگی ڕابردوو 700 سەر حیوانی مەڕوو بزنین هەبوو 565 ڕەشە وڵاقینەوە. بەهۆی نەئارامی ناوچە سنووریەکان و وشکە ساڵی و کەمبوونەوەی لە وەرگاکان هاوکات بەرزبوونەوەی نرخی ئالیک وای کردووە ئەرچی ئاژەڵداران زیاتر بکات تەنانەت بەقەت تێچووی پێداویستیەکانی بۆ کاری ئاژەڵداری لە فرۆشتنی بەرهەمەکانی دەستی ناکەوێتەوە بە ناچاری دەستبەرداری کاری بەخێوکردنی مەڕ و ماڵاتەکانیان دەبن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.